بەڵێ سەبارەت بە ئەو سکاڵایی کە عەرەب و تورکمان لە کەرکووک کردویانە لە دایانتە دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە دواخستنی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە پارێزگای کەرکووک و لە بەرامبەری ژا کورد ناڕازیە دەڵێن قبوڵی ناکەین ئەنجام نەدرێت. گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز محەممەد کەمال بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووکە لە کەرکووکۆ لەگەڵماندا. بەڕێز محەممەد کەمال سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. عەرەب و تورکمان بۆ داوای دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەکەن لە کەرکووک. سڵاوتان لێبێ و سڵاو لە بینەرانی بەڕێزی کە 24 بەداخەواڵێم 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا دوای 4 ساڵ ئەبواە لە 2009 جارێکیکە ئەنجام بدرایە، بەڵام لە 2008 یاسایەکیان دەرکرد لەو یاسایە کە مادەی 23 هەندێ شەرتوبەندی خستە سەر یاسای هەڵبژاردن و مادەی 23 دواتر بووە هۆی ئەوەی کە هەڵبژاردن نەکرێت و هەڵبژاردن دواخرا جارێکی کە لە 2013 هەمسان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە پارێزگاکانی عێراقاتە پێشەوە، بەڵام لە کەرکووک هەمسان برایانمان لە عەرەب و تورکمان سکاڵایان تەقدیم کردووە. سکاڵاکەیان سکاڵایەکی با بڵێین ئەتوانم بڵێم بیانووە، چکە بۆ لە سکاڵایان ئەوەیە گوایە سزلی ناخب پاک نەکراوەتەوە، سزلی ناخب پاک کەرەوە لە 2005 تا 2023 هەشدە ساڵە. تۆ گەر بتەوێت سزلی ناخب پاک کەیتەوە لەو حاڵەتە کارچەندە من دڵنیام پێویستی بەو پاکردنەوەی نییە، بەڵام لەو حاڵەتە ئەگەر پێویستی بە پاکردنەوە بێت خۆ هەشدە ساڵە ئەگەر ڕۆژی یەک لاپەڕیان ئێستا 4 جارە و سزلیان ڕاست کرد بۆ وەڵامی کۆمسیۆن چیە حەزەکەم شتێکی کە بڵێم. کۆمسیۆن داوای کرد لە سوڵتەی تەنفیزی لیژنەیەکیان هێنایە کەرکووک، لیژنەکە هاتە کەرکووک، پێم وایە چەند ڕۆژێک یەک دوو ڕۆژێک چەند ڕۆژێک نازانم دەقیق منە و کاتە ئێمە بارەگاکەمان نەگەڕابەوە، هەندێک ئیشیان کرد بەڵام وتیان ئەمە لە توانای ئێمە نییە و گەڕانەوە. با یەک شتان پێ بڵێ ملاحەزەکەم ئەمەیان ڕەبتە بە سجلی ناخبەوە. لە کەرکووک لە ساڵی 1970 لە ساڵی 1970 753 دێ تەخت کرا لە کەرکووک. لەو 753 دێ 5-6 دەیەکی تورکمان بۆ باقی هەمووی دێی کورد بوو. ئەم خەڵکەی بۆ چۆ ڕاگواست سەددام کە دەیەکانی تەخت کرد، خەڵکەکەی ڕاگواست بۆ هەولێر، بۆ بنەسلاوە، دارەتوو، کەوەرگۆسک، جدیدە، ئەولاتر یا شوێنی تر یا قسمێکیان لە ناو شار جێبەجێ بوون. ئەم قسمەکەی ترشی منتیقەی قەرە حەسەن و جەواری ئەوانە بۆ دیوی چەمچەماڵ و سلێمانی لەوێ نیشتەجێ کرا. ئەم خەڵکانە لە دوای 2003 لە نیوەی کەمتریان گەڕانەوە کەرکووک، لە نیوەی کەمتریان گەڕانەوە کەرکووک، چونکە بۆ لەوێ مەساڵحیان بۆ دروست بوو، لەوێ نیشتەجێ بوون، لەوێ ژن و ژن خواست، لەوێ مناڵیان دامەزرا، لەوێ کۆمەڵی مەساڵحیان بۆ دروست بوو نەگەڕانەوە، بەڵام لە نیوەی کەمتریان گەڕایەوە. ئەوەی کە گەڕاوەتەوە ئەوە بەوە حیسابە کاکەمانە غەیرە کەرکووچین، کاکەمانە 753 دێی کورد لە منتیقەی یاچیەوە بگرە بۆ دووبز و بۆ منتیقەی پردێ و بسڕێرەوە بۆ شوان و بگەڕێرەوە بۆ منتیقەی سەنگا و ئاوها بسڕێرەوە بۆ قادرکەرەم و بۆ لەیلان و 4 دەوری کەرکووک هەمووی 753 دێ تەخت کرا لە کەرکووک. بەڕێز محەممەد کەمال ئەمە دادگای فیدراڵی ڕوبعێکی گەڕاوەتەوە، ئەو ڕوبعە کە گەڕاوەتەوە بە نامۆی حسابەکەن. بەڵێ ئەگەر دادگای فیدراڵی سکاڵاکە قبول بکات ئەو بڕیار بدات بە دواخستنی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک، کورد چیەکە؟
وەڵاهی بەداخەواڵێم بڕیارەکانی دادگای فدرالی بڕیاری باتن لەو حاڵەتەیە وەڵاهی هیچ ناکرێ چونکە تەعجیلە بێت چونکە ئەو بڕیارانەی دادگای فدرالی هەرچەندە زۆر جار ئێمە گلەییمان هەیە یا گومانمان هەیە لەو بڕیارانە بەڵام دەست ئەوە بەم پێی ئەم بارودۆخەی عێراق و ئەو بڕیارانە بڕیارێکی بات و ملزەمن ناتوانی تاعنی بکەیت و ناتوانی سکاڵای لەسەر تەزیل بکەیت دوای بخەن من پێم وایە شتێکی باش نییە من پێم وایە خراپە من پێم وایە شتێکی باش نییە کاندیدەکان ئیشی خۆیان کردووە لەهی هەموو نەتەوەکان ئەڵێم هەموو نەتەوەکان کاندیدەکان ئەوە تقریبەن مانگێکە بۆ استحزارات کراوە پێش ئەوەش ڕەنگە خەڵک ئەگەر علەنیش نەبێ بە غەیری علەنیش و کاری خۆی کردووە لە کاندیدەکان سەردانی ئەم ماڵ و ئەو ماڵی کردووە ئەمە زۆرەکەوێت لەسەر خەڵک بەڕێی ئێمە انتخابە هەڵبژاردن دوانەکەوێت و ئێمە لەگەڵ جێبەجێکردنی هەڵبژاردنین بە هەڵبژاردنێکی شەفاف هەڵبژاردنێک دوور بێت لە تەزویر و تەزویرکاری دوور بێت لە فۆرماتی ئەو جیهازانە و ئەوانە چکە جاری واشەیە هەندێ جیهازەکان خەلەلیان تێکەوێت ئەوانش ئەبێ عیلاج بکرێت و بۆ ئەوەی ئەنجامەکان وەکو خۆی دەرچێت ئێمە داوای استحقاقی انتخابیەکەین ئێمە وەکو کورد لە ناو کوردیش ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان نامانەوێت دەنگێک زیاد بەرین ئەمانەوێت دەنگی خۆمان دەنگی حەقیقی خۆمان کە خەینە ناو دەنگدەرەکانمانەی خاتە ناو سەنوقەکەوە ئەو کامەمان بۆ دەرچێت و نەتایجی ئەو دەنگدەرانەمان بەسمانە. بەڵێ پێتان وایە عەرەب و تورکمان بۆ یانەوێت دوا بخرێت لە کەرکووک دەیانەوێتەوە دۆخەی کە ئێستا هەیە و پارێزگار ئەستەپێنراوی کە لە کەرکووک بمێنێتەوە؟ وەڵاهی زیاتر عەرەبەکان ئەیانەوێ پارێزگاری بە وەکالەت بمێنێتەوە لە شوێن خۆی چونکە هەموو ئەم شارە شایەدیەدەن لە بەرژەوەندی نەتەوەیەک و لە ناو نەتەوەکەش لە بەرژەوەندی فوخذێکی عەرەبی کارەکات بەداخەواڵێم دەبوایە ئەو برابەڕێزە دەبوایە پارێزگاری هەمووان بواە پارێزگاری یەک نەتەوە نەبوایە پارێزگاری کورد و عەرەب و تورکمان و کلد و ئاشور بواە پارێزگاری هەموو ئاین و ئاینزاکان بواە هەموو معتەقەدات بواە نەک پارێزگاری مەجموعایەکی معەیەن حەکر بێت لەسەر مەجموعەیەک و ئیداراتشی هەر بەو شێوەیە و بەو دەردە بردووە کە خۆی چۆن حکومەکات. بەڵێ ئێستا کورد چ لە کەرکووک و نوێنەرانی کورد چ لە بەغدا چیان کردو؟ هیچ میکانیزمێکتان گرتوتە بەر بەوەی کە ئەو بڕیارە جێبەجێ نەکرێت و هەڵبژاردن دوان نەخرێت بۆ پێی کە بڕیارە لە ڕۆژی بڕیاردانە سەرۆکوەزیرانی عێراقی ئامادە بێت؟ خۆتەزانی ئەوە زیاتر لە دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقش لە دەسەڵاتی با بڵین حەق هەیە گروپی کوردستانی ئەو کەیسە بجوولێنێت و داوا بکات لە مەحکەمەی ئیتیحادی بەڵام وەکو جارێکی کاگەڕێمەوەڵێم بەداخەوە بڕیارەکانی مەحکەمەی ئیتیحادی مەحکەمەیەکی بات و ملزەمن. بەڵێ بەڕێز محەممەد کەمال بەرپرسی لە قسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک لە کەرکووکۆ لەگەڵمان داوی سوپاس بۆ بەژارێتە.